بۆی شکارێکی بازاری کریپتۆکەرەنسی بکەین لە نێو ستۆدیۆ بەڕێز کاروان فەتحی شارەزای بازاری کریپتۆکەرەنسیم لەگەڵدایە. زۆر سپاس بۆم دەرفەتە. بەرلەوەی دەست بە پرسیارەکانم بکەم پێکەوە بە تەماشایەکی نرخی کریپتۆکەرەنسی بکەین بزانین چ گۆڕانێکی بەسەردا هاتووە. بیتکۆین یەک بیتکۆین بە 76,994 دۆلارە، هەڵبەتە تاوەکو 74,000 دلار دابەزی، بەڵام هێشتا بەراورد بە چەند هەفتەی ڕابردوو نرخێکی نزمە. ئیسریۆم یەک ئیسریۆم بە 2170 دلارە، ریپل بە دۆلارێک و 36 سنتە، سۆلانە بە 86 دلار و 32 سنتە. سەرۆکی یەدەگی فیدراڵی نوێ دەست بەکار بوو، سوێندی یاسایی خوارد. لەگەڵ دەست بەکاربوونیا کریپتۆکەرەنسی دابەزی کە تەماشایەکی مێژومان کرد هەر جارێک لە دوو سەرۆکی پێشووی ئەمیش لە یەدەگی فیدراڵی سوێنی یاساییان خواردووە نرخی کریپتۆکەرەنسیەکان دابەزیون. ئەم دابەزینە و یاخودەم نرخانە نرخی ئاساین و بۆچی کریپتۆکەرەنسی حەزی بە دەست بەکاربوونی سەرۆکی یەدەگی فیدراڵی نیە لە ئەمریکا. وایە دەستان خۆش بێ، سپاس بۆ ئەم دەرفەتە کاک پشتیوان، سپاس بۆ کورسات. طبعاً پێش هەموو شتێک گرنگە ئەوە بزانین کە کریپتۆکەرەنسی یاخود دراوی دیجیتاڵی وەکو بە کوردی ناوی لێئەندرێت وەبەرهێنانێکی ڕیسکیە، وەبەرهێنانێکە کە مەترسیتیایە. وەبەرهێنانی ڕیسکی هەمیشە لەوەی کە نادیارێک ئەبینێت، لەوەی کە تەمومژێک لە مارکێتە هەبێت یەکەم بڵین مارکێتە بێ، یەکەم بازارە بێ کە کراش بکات، کە دابەزێت. لەبەرەوەی ترس تایە باڵا دەستم. کاتێک کە ئەبینین طبعاً سەرۆکی بڵین بانکی فیدراڵی یەکێکە لە ئەتوانم بڵێم یەکەمین کەسە لە جیهانە کە قسەی زۆر زۆرە ڕاتەنان لە ترامپیش لەوانەیە قسەی زیاتر بڕوە، لەبەرەوەی کە ئەتوانێت بە چەند وشەیەک بڵین یاسای بڵین بانکی ناوەندی بگۆڕێت و نرخەکان جوڵەیەکی زۆر گەورە دروست بکەن. یەکەمین بڵین بازار کە پشکی شێری بەرەکەوێت لە کراش و لە داوازینە، تەبان یەکەم هۆکار نییە ئەوە، بەڵام یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە بازاری دراوی دیجیتاڵی و کریپتۆیە کە دابەزینەکە. وێ ڕای ئەوەی ئێمە کۆمەڵێک فاکتەری تریشمان هەیە، سایکڵی بازار خۆیمان هەیە و ئەو ناسەقامگیریانی کە لە ناوچەکە بوونی هەیە بە تایبەتی دوورگەی هورمز و ئەو شەڕی کە لە نێوان ئەمریکا و ئێرانە بوونی هەیە، ئەمانە هەمووی خۆی لە خۆیە ینی بە جۆرێک دەستیان داوەتە یەکتری وای کردووە کە مارکێت کراش بکات و دابەزینێکی لەو شێوەیە بکات. بەڵێ سەبارەت بە دۆخی کریپتۆکەرەنسیەکان لەم ساڵدا دۆخێکی زۆر باش دین. زۆر جا کە قسە لەگەڵ شارەزاکانی وەکویەوە دەکەن باز لەوە دەکەن تاوەکو ئێستا وەبەرهێنەرەکان گەرم و گوڕنین جارێکی تر بێنەوە وەبەرهێنان بکەن. چاوڕێن کەی جارێکی تر گەرم و گوڕی ڕوو لە کریپتۆکەرەنسیەکان کا بە تایبەت بیتکۆین وباتەوە و نرخانەی پێشووی کە بە بەردەوامی ژمارەی پێوانی و ئاستی پێوانی تۆمار دەکرد. ڕاستە. کاتێک کە ئەبینین ڕووداوە جیۆپۆلیتیکەکان لە ئاستێکی زۆر باڵایان و کاتێک کە ئەبینین هیچ بەرچاوڕوونیەک نییە کە ئەم ڕووداوانە بەرەوکوی ئەڕۆن. ینی خۆتەزانی هەر تۆزێک پێشستا بەڕێزت من کە چاوەڕێمە کرد داخڵی بەرنامەکە بین، ئێستاش لەسەر بڵین شاشەکان ئەنووسرێت ڕووداوێکی بەپەلا کە ترامپ بەیاننامێکی بڵاو کردوێتەوە ئەڵێ ئێمە ڕێککەوتوینەوە. لەم لاوە کەسێکی تری بەرپرسێکی تری ئێران ئەڵێ نەخێر ئێمە ڕێک نەکەوتین، لەبەرەوەی ئێمە ئەو مەرجانی کە هەمانە جێبەجێ نەکراوە. ئەم ناڕوونیە لە بازاڕە وا ئاکات کە پارە زەبەلاحەکان وەبەرهێنەرە زەبەلاحەکان بترسن لەوەی کە وەبەرهێنان لە کریپتۆکان جێگیر نییە و بازاری کریپتۆ خۆشی بازارێکی مەترسیە. ینی بازارێکە تەنها لە بازارێکی ترسنۆکە با بڵین لەو کاتانەی کە سەقامگیریکی تەواو لە سەرانسەری جیهان بوونی هەیە، ئەو کاتە پارە لە بازاڕی وەکو نەوت و وزە و پشکەکان و ئەمانە دێنە دەرەوە کە ئەمانە تێرە بن، پارە دێتە دەرەوە و دێتە ناو وەکو شارەزایانی کریپتۆکەرەنسی کاتێکتان لێوە دیار نییەکەی بە دیاریکراوی پێشببینیەکتان هەبێ ئایا لەم ساڵدا بەرزبوونەوە و چکە ئەمڕۆ تەماشای ڤیددیۆ یەکێک لە شارەزاکانی بازاڕەکەم کرد باسی لە 21 میلیۆن دلار کرد بۆ یەک بیتکۆین لە 21 ساڵی داهاتوە ژمارەکانی ئاوە ڕیز کرد زۆر جاباز لە میلیۆن دلار و 200,000 دلار و ئەمانە دەکرێت بۆ هەڵبەتە بۆ بیتکۆین. بەس کاتێک بیتکۆین بگاتە ئەم نرخە ئیسریۆم و دراوەکانی تریش و ئاڵکۆینەکان بە دوایە بەرزە بنەوە. ئەگەر ئەوەش بەرزە بنەوە بەڵام بەرزە بنەوە. ئەم بەرزبوونەوە کەی ڕووەدا ئێوە هیچ کاتێکتان لێوە دیارەیە ئیلا گریمانەیە. کاک پشتیوان ئەو ڕقەمانی کە باسەکرێت
ئەتوانین بڵین ڕێی شخصیە یاخود ڕێی لایەنێکی دیاریکراوە بۆ ئەم بابەتە کاتێک تۆ ئەڵی لە 21 ساڵی داهاتووە لەوانەیە دوای مانگێک دوو مانگتر کەس هەواڵەکەی هەر لەبیر نەمێنێت نەک ئەوەی چاوەڕێ بکات تا 21 ساڵ بزانێت شتەکە وا دەرچوە یان وا دەرنەچووە وەکو وەبەرهێنان ئەمە بڵین ڕێی خۆمە ئەو کەسانی کە ئانەیە وەبەرهێنان بکەن و شارەزای بوارەکەن چونکە وەکو وارن بافێت قسەیەکی هەیەڵێ هەر بوارێک کە شارەزایی تەواومتیانە بێت بە هیچ جۆرێک پێشببینی ئەوە ناکەم یاخود پێشنیاری ئەوە ناکەم کە وەبەرهێنانی تیا بکەم ئەوانەی کە وارن بافێت خۆی ئازام دژە کریپتۆیە خۆی دژە لەگەڵیشان نیە بەڵام وەکو بازارێکی ڕیسکی وەکو ئەو کەسانی کە حەزەکەن بەشێکی پارەکەیان بەشێکی لە 5 بۆ لە 10 زیاتر نەبێت بیانەوێت وەبەرهێنان بە دراوی دیجیتاڵ بکەن لە ئێستا ئەتوانن بیکەن منیش ویستمەوە پرسیارە لێ بکەم ئێستا تۆقیتێکی باشە بۆی وەبەرهێنان بکرێت لە کریپتۆکەرەنسی من پێم وایە ئێستا لە دابەزینێکی زۆری کردووە و بەڵێ بازار لە ترسێکی زۆرایە بەڵام ئەوەی کە بە ڕێژەیەکی کەم پارەیە کە ئیشی پێی نەبێت قەرزی نەکرد بێت و بە کەمبوونەوەی یان بە ڕۆشتنی دەڵێ پارەی خەوتوی هەبێت و بەشێکی ئەو پارە خەوتووە هەمووینا ئەتوانێت بکاتە ناو کریپتۆکانەوە چەند کریپتۆیە هەڵبژێرێت سەبەتەیەکی متەنەوە جۆراوجۆر هەڵبژێرێت ئەتوانێت وەبەرهێنانی تیا بکات و ئەگەر ئەتوانێت 6 مانگ ساڵێک 2 ساڵ چاوەڕێ بکات ئەگەر پارەیەکی شەکە پێویستە بەڕاستی من پێشنیاری ئەوە ناکەم ئەو بە یاساییکردنەی کریپتۆکەرەنسی لە ئەمریکا کە دەستی درای یاسایی بۆ دەربکرێ بە شۆ گەیشتۆەوەیەوە چاودێریتان کردووە ئەکرێت چ کاریگەریەشیە بێ لەسەر بازاری کریپتۆکەرەنسی بەڵێ بە یاساییکردنی ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتێک کە ترەمپ لە بڵین کابینەی انتخاباتی خۆیان بوو ئەو کاتە و کاندیدی تایبەتی خۆی هەبوو بۆ کریپتۆ ینی ناوی لێ نابوو پرۆ کریپتۆ لەبەرەوەی پشگیریەکی زۆری بڵین ترەمپ کەسێکی زیرەکە کەسێکی دووربینە ئەزانێت کە خەڵکانێکی زۆر خەریکی ئەم بازاری دراوە دیجیتالەکان و کڕین و فرۆشتنی کریپتۆن لە ئەمریکایە بۆیە هەوڵی داوە ئەمەش بقۆزێتەوە وەکۆی کە پشگیریەک دەرببڕێ بۆ ئەمە و خۆی پشگیری کردووە ئەمە لایەنێکی باشە ئەتوانین بڵین ئەم پشگیریکردنەی ئەمان دواتر بانکەکان هاتن سندوقی وەبەرهێنانی ETF وانیان بۆ دانا ئێستا سندوقی وەبەرهێنان هەیە وەکو چۆن سندوقی وەبەرهێنانی پشکەکان هەیە سندوقی نازداک هەیە سندوقی هەموو پشکی کۆمپانیەکانی تر هەیە بە هەمان شێوە بۆ بیتکۆین و ئیتەریۆم و چەندراوێکی تریش سندوق دانراوە کە ئەمە خۆی لە خۆیان ئەتوانین بڵین پاڵپشتێکی زۆر باشە ئەو ئەمری واقعی ینی گەشتبینن لەباری داهاتووی کریپتۆ بەدڵنیاییەوە دوای پرسیارم باسێکی هەرێمی کوردستانمان بۆ بکە بە کورتی دۆخەکە چۆنە لە کاتی بەرزبوونەوەی گەورەی بیتکۆین خەڵک ئیتر بەڕاستی چۆن ڕویان لە زیو کردو ئێستا ڕویان لە کریپتۆکەرەنسیەکان کرد ئێستا دۆخەکە لە ناوخۆی هەرێمی کوردستان چۆنە بۆ کریپتۆکەرەنسی ڕاستە کاک پشتیوان شتێک هەیە لە فاینانشال مارکێتە لە بازاڕە دارایەکانە پێوترێت فۆمۆ fear of missing out ینی ترسی ئەوەی کە تۆ دەرفەتر لە دەست بچێت ئەم ترسەکەی دروستە بێ ئەو کاتێک کە بازار پمپێکی گەورەکە بەرزبوونێکی زۆرە وەکەوەی کە لە زیوا بینیمان ینی من 2 ساڵ پێش ئەوە لە 27 و 28 دلار بۆ هەر ئۆنسەیەک باسی ئەوم کردبوو کە زێر ئەبێ وەبەرهێنانی تیا بکرێت لەبەرەوەی بۆ تەکنۆلۆژیای داهاتوو گرنگە کەس ئاوڕشی زیو کەس ئاوڕشی لێ نەئایە ئەو کاتە بەڵام کە شتەکە هایپ بوو بە ترند لە بازارە خەڵکێکی زۆر ئەوەی کە ساخ تەکسی بوو ئەوەی کە دوکانی میوەی هەبوو ئەوەی کە مارکێتی هەبوو بەڵکی هەبوو چوزانم سیارەکەی فرۆشتە کڕیوەتی و دوایەوە کراشێکی گەورەی کرد بەم شێوازە بەم ترسە یاخود لە کاتی هایپا کە بازار پمپی زۆرەکات خەڵک بێتە ناوی شتێکی دروست نییە شتێکی باش نییە ئێستا کە بازار جێگیرە لە بنکایە وەکو وتمان هەر کەسێک ئەوێت وەبەرهێنان بکە بە ڕێژەیەکی کەم ئەمەیە ئەوش بڵێم کاک پشتیوان ئەوانەی کە لە فیوچەر زائیشەکەن یان بە بڵین مارجن و چەند ئێکسێک بەکارێ هێنن بۆەوەی کە داخڵی مامەڵەکان بن ئەوە نەکەن بەڵکو هەر بە شێوازی سپۆت بە شێوازی یەک بە یەک بەرامبەر یەک بڵین کڕینەکانیان بکەن و دای بنێن وەکوتم 6 مانگ ساڵێک هەتا 2 ساڵیش هیچ ئیشی بەو پارەیە نەبێ و پارەکە ئەگەر چی ئەگەر لە بینیش بچێت کاریگەری لەسەر ژیانی نەکات ڕەنگە بۆ کەسێک $100 بەو شێوازە بێ بۆ کەسێکی تر 500 بۆ کەسێکی تر $10,000 ئەو کاتە ئەتوانی وەکو وەبەرهێنانێکی ڕیسکی
وەکو هەروە بەرهێنانێکی ترکە هەیە لە ئاقارات ئاکرێ لە ئاڵتو ناکرێت لە شتێکی تراکرێ لە کریپتۆش زۆرانی بکەین. کاروان فەتحی شارەزای بازاری کریپتۆکەرنسی زۆر سپاس ماندوومان کرد. سپاس بۆ دەستان خۆش بێت.